بەیادی هاوڕە جەعفەری شەفیعی ڕێبەری شۆڕژگەر و کۆمۆنیست. کاتژمێر 6 پاژنیوەڕۆی ڕۆژی حوتی خەزەڵوەری ساڵی 1366 بەرامبەر لەگەڵ 29 ئۆکتۆبری 1970 هاوڕەیەکمان بەجێهێشتین کە هێمای ئینسانی باشترین ڕەهەندەکانی ئارمانی کۆمۆنیستی لە نێو ئێمەدا بوو. لەو ڕۆژەدا دکتۆر جەعفەری شەفیعی لە ڕێگەی کەرکووک بۆ بەغدا بە ڕووداوێکی ئۆتۆمبیل گیانی لەدەستدا. ڕووداوێکی سەخت و تاڵ و دڵتەزێن بوو بۆ ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست و هەروەها بۆ سەرجەم ئەو کرێکار و زەحمەتکێشانەی کە هیوا و ئاواتەکانی خۆیان لە بوونی ئەودا بەدی دەکرد و بوونی ئەو متمانەی بە داهاتویان زیاتر دەکرد. ژیانی سیاسی و خەباتکارانەی هاوڕە جەعفەری شەفیعی و تەنانەت ژیانی تایبەتی ئەو گەلێک دەوڵەمەند و فرەلایەنە بوو. هاوڕە جەعفەر خاراوی قۆناغێک لە خەباتی ڕەوتی کۆمۆنیستی و شۆڕژگێڕانە و هەروەها نوێنەرێکی بەهەست و دڵسۆزی ئەم ڕەوتە بوو. هاوڕە جەعفەری شەفیعی کەسایەتێکی ناسراوی ناو بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران، ڕێبەرێکی خۆشنا و خۆشەویستی نێو کرێکاران، هاوڕێیانی حیزبی و جەماوەری ستەمدیت و خەباتگێڕی خەڵکی کوردستان بوو. هەروەها یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە حیزبەکەمان لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆرێک لە پێشکەوتنەکانی قەرزداری ئەوە. ئەو لە زومرەی ئەو دەگمەن ڕێبەرانە بوو کە بزوتنەوەی کۆمۆنیستی دەبێ ڕەنجی ساڵانێکی دوور و درێژ لە خەبات و تێکۆشان و گەلێک ئەزمموی سەخت و دەژوار تێپەڕێنێت بۆ ئەوەی هاوشێوەی ئەو لە داوێنی خۆیدا پەروەردە بکات. هاوڕە جەعفەر یەکێک بوو لە ڕێبەرانەی کە ناو و کردەوە و هەر هەنگاوێکیان لە نێو کۆمەڵانی خەڵکی کرێکاردا وە بیرهێنەرەوە و هێما و هاندەری خەباتن لە پێناو ڕزگاربوون لە دەست کۆیلایەتی و نایەکسانی و چەوسانەوە، واتە ڕێبەرانی کۆمۆنیستی جەماوەری زەحمەتکێشان. هاوڕە جەعفەری شەفیعی لە ماوەی ساڵانێک خەبات و تێکۆشانی سیاسی لە دژی جەوروستەمی سەرمایە، لە دژی ڕژیمی شا و ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها لە ڕێبەریکردنی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستاندا کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی قورسی لە ئەستۆ بوو. هاوڕە جەعفەر لە جێگە و پێگە و بەرپرسیارەتیە تەشکیلاتیەکاندا لە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و دەفتەری سیاسی و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران، لە سەرنووسەری ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێران واتە ڕادیۆی کۆمەڵە، سەرنووسەری گۆڤار و بڵاوکراوە حیزبیەکان لە نیوسین و وتارەکانیدا، ئەرک و مەموریەتە تەشکیلاتیەکان و بەگشتی لە ڕاپەڕاندنی سەرجەم ئەرکە سیاسی و حیزبیەکانیدا نمونەیەکی بەرجەستە بوو لە کارزانی و فیداکاری و یەکێک بوو لە ئاڵا هەڵگران و پێشڕەوانی شیا و ماندوونەناسی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە بواری بانگەشە و پەرەپێدانی کۆمۆنیزم، لە قاودان و ئاشکراکردنی فرێوکاران و دوژمنانی جەماوەر و چینی کرێکار. دکتۆر جەعفەری شەفیعی وەک پزیشکێکی شۆڕژگێڕ و یار و یاوەری خەڵکی زەحمەتکێش ناوبانگ و خۆشەویستیەکی ئەوتۆی بەدەستهێنا کە بەدەستهێنانی هەرگیز کارێکی ئاسان نییە. پەیوەندی ئەو لەگەڵ خەڵکدا وەک پزیشکێک بە هیچ شێوەیەک تەنها لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی و ویژدانی پیشەییدا خۆی نەدیتەوە. بە پێچەوانەوە شێوازی ئەو بە تەواوی ناپیشەیی بوو. ئەو لەم بابەتەشدا وەک شۆڕژگێڕێکی ڕاستەقینە خۆی نواند. قورسترین ئەرک و سەردان و چاوەدێری دڵسۆزانە و بێبەرامبەری بۆ نەخۆشەکان و ئەو چوونی توێژە هەژارە بەڕێوە دەبرد کە بە زۆری داوای یارمەتیان لێ دەکرد و ئەویش بە دڵ و بەگیان بەهانایانەوە دەچوو. بەم شێوەیە لە ژینگەیەکی کۆمەڵایەتی بەریندا کە زۆربەیان لە کرێکاران و خەڵکی هەژار پێک هاتبوون وە کەسێک خۆی دەرکەوت کە خاوەن زانست و شارەزایی پزیشکیە، بەڵام پێگەی کۆمەڵایەتی و چینایەتی پزیشکی قبول ناکات و سەر بە توێژی کۆمەڵایەتی ئەوان نییە، هەر بۆیەش یەکێک نییە لە ئەوان، بەڵکو یەکێکە لە ئێمە پەیوەندیەکی بەربڵاوی دامەزراند. هەر بۆیە کاریگەری و پێگەی ئەو تەنها کاریگەری و پێگەی پزیشکێکی خاوەن ویژدان نەبوو، پەیوەندێکی قوڵ و بەربڵاوی کۆمەڵایەتی و مرۆیی لەوە ئەولاتر لە دەوری ئەو پێکدەهاتن و بەم هۆیەوە یاد و ناوی ئەو لە ناو جەماوەردا بۆ هەمیشە زیندوو دەمێنێتەوە. بە شێوەیەکی گشتی دامەزراندنی پەیوەندیەکی پتە و قوڵی ئینسانی لە زومرەی ئەو تایبەتمەندیانە بوو کە هەر ناسیاوێکی نوێژ لە کەسایەتی ئەودا هەستی پێدەکرد. هاوڕە جەعفەر لە چالاکی سیاسیدا بەمانای ڕاستەقینەی وشە بەرهەمی هیچ کارێکی تەشکیلاتی نەبوو، هەر بۆیە پێناسەکردنی وە کادرێکی حیزبی وەسفێکی ناتەوا و ناواقعیە لە تایبەتمەندی ئەو بەڕادەیە کار و چالاکی سیاسی، نفوذ و کاریگەری کۆمەڵایەتی، وزەی خەباتکارانە و هەروەها لێهاتووی و داهێنان و بیرکردنەوەی سیاسی لە خۆیدا کۆکردبووەوە کە ئیتر مەحاڵ بوو بە خێرایی تەنانەت لە ئۆرگانی ڕێبەرایەتی کۆمەڵەدا جێگەی خۆی نەکاتەوە کە هەرواش بوو. لە حیزبی کۆمۆنیستی ئێرانیشدا ئەم پەیوەندێ واقعیە لەگەڵ ئەودا بوو. ئەو بەکردەوە کادر و شۆڕژگێڕێکی بەرجستە و دیاری بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران بوو کە لە ڕێبەرایەتی حیزبدا جێگەی خۆی کردەوە.
هاوڕە جەعفەر بە دڵ و گیان و لە پێناو شۆڕشدا تێدەکۆشا و لە هەر هەلو مەرجێکدا ئەو ئەرکەی بەرەو پێش بردووە، چ لە جۆش و خرۆشی سەردەمی شۆڕشدا، چ لە هەلومەرجی ژینگەی ناو کۆمەڵەدا سەرڕایبوونی برین لە گەدەیدا و لە ژێر هەڕەشەی بەردەوامی هێرشی نظامی ڕژیمی ئیسلامیدا، یان ئەو ماوە کورتەی کە لە ئوروپا ژیانی بەسەر برد، شەو و ڕۆژ بە شێوەیەکی ماندوو نەناسانە سەرقاڵی نووسین و خوێندنەوە بوو، وزە و شلگێڕیەکی لە ڕادەبەدەر بەهێزی کە بە سانایی لە هەموو کەسێکدا بەدی ناکرێت کارەکتەری ئەو شکل پێدەدا، لەوەی کە ئەگەر لە دەرەنجامی کارێک ڕازی نەبوایە و تەنانەت ئەگەر پێویست بواە دەجاری سەر لە نوێ ئەنجامی بداتەوە هیچ کات ماندوو نەدەبوو و هەموو جارێک بەو پەڕی حەز و تواناوە کاری دەکرد. ئەو هیچ کات لە خوێندنەوە و دیالۆگ و گفتوگۆ لەسەر بابەتە فکریەکان تێر نەدەبوو. هێندە شلگێڕ و ماندوو نەناسانە کاری دەکرد وەک ئەوەی بزانێت کە دەرفەتێکی زۆری لە بەردەمدا نەماوە. لە هەمان کاتدا ئەوەندە بەهەست و سۆزەوە ژیانی خۆشدەویست و بەو پەڕی خۆشحاڵیەوە چێژی لە بچووکترین هێماکانی ژیان دەبینی وەک ئەوەی کە هەرگیز بیری لە مردن نەکردەوە. جەعفەری شەفیعی مارکسیستێکی بەتواومانە بەدەربەز بوو، بەبێ ئەوەی کە ئەم بابەتە بەلای ئەوەوە بەواتای پشبەستن بەداتا و زانیارە ئامادە و بەردەستەکان بێت. ئەو کەسێک بوو کە بە دوای زانیاریدا دەگەڕا لێکۆڵینەوەی سیاسی و تئۆری و هەروەها ئارەزووی کردنەوەی ئاسۆی نوێ لەودا بێکۆتایی بوو. هاوشێوەی ئەو ڕەوتەی کە خۆی یەکێک بوو لە باشترین نوێنەرەکانی ڕێبوارێکی ڕێگای نادیار بوو. سەرەڕای ئەو هەموو پەیوەندیە ناوچەیە بەربڵاوی کە بووی بەڵام بەدوور بوو لە ناوچەگەریەتی، لەگەڵ ئەوەی کە خۆی لە حیزبی کۆمونیستی ئێران دەدیتەوە، بەڵام تا دەهات چوارچەوەی سۆسیالیزمی ئێرانی بۆ خۆی بەرتەسکتر هەست پێ دەکرد. هەزر و پەیوەندی فکری و هەوڵەکانی ئەوی هەرچی زیاتر بەرەو بزوتنەوەیەکی جیهانی پەلکێش دەکرد. هەر لە بەشداریکردن لە کۆڕ و کۆمەڵە نهێنیە مارکسیستیەکانی سەردەمی شەو سەرەتایترین پەیوەندیە کرێکاریەکانەوە بگرا تا ئەزموونی دەست بەسەربوون لە ساواک و زیندانی سیاسی لە چالاکیە بەربڵاوە ئاشکراکان و وتارە جۆماوریەکانی سەردەمی شۆڕشەوە تا گەشتە سیاسیەکان لە کوردستان و بەشداریکردن لە وتوێژ و دانوستانە جۆرا و جۆرەکانی کە کۆمەڵە لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەوانە جارێک لە ساڵی 58دا لە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد لەگەڵ ڕژیمی ئیسلامیدا بووی لە بەرەو پێشبردن و ئاراستەکردنی کاری تەبلیغاتی و ڕاگەیانی بەربڵاو و هەروەها تێکۆشانی ماندوو نەناسانی لەم بوارەدا تا بەشداری لە ڕیزی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی عێراق وەک پزیشکێکی شۆڕژگێر لە یەکێک لە دژوارترین بارودۆخەکاندا کە تیایدا تێپەڕ بوون لە بەجێگاگەیاندنی ئەرک و چالاکیە جۆرا و جۆرە حیزبیەکانەوە بگرە تا دەگاتە بینینی ڕۆڵی ڕێبەری لە قۆناغ و بڕیارە جۆرا و جۆرەکاندا. دکتۆر جەعفەری شەفیعی ڕێگایەکی دوور و درێژ و فرەڕەهەند و پڕ لە هەوراز و نشێوی بڕی. ئەگەرچی ئەو ڕێگایی کە ئەو تێپەڕی کرد بە هەوێنی بەهێزی سروشت و تایبەتمەندیە کەسیە درەوشاوەکەی ڕنگ و بۆیەکی تایبەتی بەخۆیەوە گرتبوو، بەڵام لە کۆتاییدا کارنامەی گەشەکردن و پێگەشتووی ڕەوتێکی کۆمەڵایەتی بوو کە لە نمونەیەکی بەرچاودا کورد کرابووەوە، ڕەوتێک کە لە فۆرمی کۆمەڵەدا خۆی دەنواند، وشیاری چینایەتی و کاراکتەری سۆسیالیستی خۆی لە نەبەردێکدا لەگەڵ دیاردە دزێەوە کۆمەڵایەتی و هەزرە تەقلیدیە غەیرە مارکسیستی و غەیرە کرێکاریەکاندا قوڵتر دەکاتەوە. خۆی وەک بەشێک لە چینێکی کۆمەڵایەتی گەشە سندوو و بەرگریکاری وشیاری ئەو هەست پێ دەکات لە فۆرمی ناوچەیی و خۆجێی خۆی بە قازانجی ڕەوتێکی حیزبی ڕادیکاڵ و کۆمونیستی سەرتاسەری تێدەپەڕێت و بە پشبەستن بەو ڕەوتە کۆمەڵایەتی و چینایەتی کە پێگە و پشتیوانی بوون لە دژی ناسیۆنالیزم، پۆپۆلیزم، سازشی چینایەتی، ئاین، دابوونەریتی دواکەوتوانە و هێزە کۆمەڵایەتیە سەرمایەدارەکان و نوێنەرەکانی پێدەنێتە ناو دنیایەکی خەباتی بێوچان و لەو پەیوەندەدا و بەپێی ئەوە سەرجەم ئەو شتانەی کە لە خۆیدا بە ناتەواو و لەسەر بنەمای تێگەیشتنێکی سنووردار و کوردبینانە دەبینێت دەداتە بەر ڕەخنا. خەباتی ئەم ڕەوتە سۆسیالیستیە هێشتا بە ئامانج نەگەیشتووە و پێویستی بەهێز و بڕوا و بوێری و لێبراوی کەسانێکی وەک جەعفەری شەفیعی هەیە. ئێمە کۆمونیستەکان گیانبەخت کردووان لە خەرمانەیەک لە پیرۆزی خورافات یان هەستێکی ڕۆمانسیەوە ناپێچین. بۆ ئێمە مێژووی داهاتوو زیندوەکان دروستیەکەن و هەر ئێستا لەگەڵ خەبات و تێکۆشانێکی زیندوو ڕاستەقینە بە هەموو گرنگیەکیەوە بەرەو ڕووین، بەڵام ڕێک هەر لێرەدایە کە سەر لە نوێ یاد و بیرەوەری هاوڕێ جەعفەری شەفیعی بۆ ئێمە زیندوو دەبێتەوە، نەک هەر لەبەر ئەوەی کە ئەمڕۆ جێگای ئەو لە نەبەردە سەخت و ئاڵنگاریە سیاسی و کۆمەڵایەتیەکەی کە لە بەردەم کۆمەڵە و حیزبی کۆمونیستدایە زۆر خاڵیە، بەڵکو لە بنەڕەتدا لەبەر ئەوەی هەموو ئەو کەسانەی کە لە نێو ئێمەدا دەیانەوێت خۆیان لە هەناوی خەباتی چینایەتی کرێکاران و زەحمەتکێشان و ستەملێکراوانی کۆمەلگەدا ببیننەوە،
هەموو ئەو کەسانەی کە ئامانجیان بریتی بووە لەوەی کە بە هەموو تواناوە بەشداریەکی جددی لەم بزوتنەوە کۆمەڵایەتیدا بکەن بەحەق ڕێز لە یەکێک لە شەریفترین و شلگێرترین تێکۆشەری ئەم ڕێبازە دەگرن و لەوەش گرنگتر ئیلهامی لێوەردەگرن. ئەمڕۆ لە بارودۆخێکدا کە کۆمەڵگەی ئێران لە بەردەم گۆڕانکاری چارەنووسازدایە ڕێزگرتن و ئیلهام وەرگرتن لە ڕێبەری گیانبەخکردوو جەحفەری شەفیعی و سەرجەم ئازیزانی گیانبەخکردوومان گەلێک پێویست و یارمەتی دەرە.